بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئەمڕۆ لە خاکی پیرۆزی کوردستان ئەوەتاین لە دێی هەجیج لە ناوچەی هەورامان لە بنار کێوی شاهۆ و کۆساڵان کە نزیکە لە پاوە سەر بە کرماشانە. ئەم ناوچەیە ئەم دێیە یەکێکە لە دێ پاک و تەمیزەکان کە دەیەکی زۆر پاک و خاوێنە کە لە UN یۆنسکۆ دایناوە بە پاکترین و جوانترین نەخشاوەترین دێ لە جیهانە، هەتا چۆتە ناو فەرمانە کانی کەوا پارێزگاری لە ئاسەوار و شوێنەوارە دێرینەکانەکە. وای کردووە یۆنسکۆ کە خەڵکێکی زۆر ئەوەتە ئەبینین خەڵکێکی زۆر بێشمار لە هەموو شوێنێکی کوردستانەوە سەردانی ئێرەکەن لەبەر جوانی و پاک و تەمیزی ئێرە. تەبەن ئێرە یەکەم دێ لە جیهانە کە هیچ کەسێ لە خەڵکی ئەم دێیە جگەرە خۆر نییە، تلیاکێژ نییە، یا لەو مادە هۆشبەرانەیان نییە. دێیەکە ڕوو بە قیبلە هەموو ماڵەکانی ڕووی لە قیبلە کردووە. ئەم دێیە یەکێکە لەو دیانەی کە بەڕاستی کوردی سەربەرز کردووە، چونکە دێیەکە چۆتە ناو یۆنسکۆ و یۆنسکۆ خزمەتێکی زۆری کردو وای لەکردووە کە بێتە دێیەکی گەشتیاری لە جیهانە. تەبەنەوەی کە ئەم دێی زۆر گەورە کردووە پیاوێکە کە لە 900 ساڵ لەمەوە پێش تەشریفی ناو بۆ ئێرە، ئەویش سەی عەبدوڵای کۆسەی هەجیجە کە بە پیری موغان بەناوبانگە. ئێمە ئێستا لە دێی هەجیج ئەوەتاین لە خزمەت مەرقەدی مبارەکی سەی عەبدوڵای هەجیجە. سەی عەبدوڵا ساڵی 1970 کۆچی لە شاری بەغاڵ دایک بووە، کوڕی ئیمام موسای کاظمە. کاتێک کێشەیەک لە دەوڵەتی عەباسیە ڕوئا بەرامبەر بە سەیدەکان تاوانی زۆرەکەن، خەڵکێکی زۆر لە سەیدەکان لە ئەولای پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ناوە بن. زۆربەی سەیدەکانی ئەوێ هەڵیان لە بەغاو ئەڕۆن بەرەو شوێنە دوورەکان بە تایبەتی بۆ کوردستان، زۆربەی یە بەرەو کوردستان و ئێران. یەکێک لەو کوڕانەی تەشریفێنێتە ئەم مندیقانەوە بەنهێنی کوڕێکیانێتە بیارە لە بیارە نیشتەجێبێ، کوڕێکیانێتە ئەسپەرێز لە ئەسپەرێز نیشتەجێبێ. کوڕەکانی تریش ئەچن بۆ ئێران بۆ مەشهەد، ینی ئەچن لە مەشهەد نیشتەجێبن. ئەم پیاوەیان کە سەی عەبدوڵایە خوارەی خۆش بێ لەگەڵ دایکیە ئەگیرێ لە سجنە، دوایەوەی کە لە دایکە بێ بەهۆی پاسەوانەکانەوە ئەوانەی کە هەواداری ئەم بنەماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم ئەفرێنن لە سجنە و ئەیبن لە منتخی خانەقین بە خێویەکەن و گەورەیەکەن و دوایەوەی دەرسەکانی علم و شەریعەت و فیقی فێرەکەن و گەورە بێ. سەی عەبدوڵایە بە خەیاڵەیە کە بێ بۆ لای براکەی کە لە ئەسپەرێزە لێەوە بەنهێنی ئەیهێنن بۆ ئەسپەرێز، بەڵام کاتێکە ئەگاتە هەجیج ئەبیسێ کە سەی ئیسماعیلی برای کە بە سەی ئیسماعیلی محەدیث بەناوبانگەوە 5000 حەدیثی ڕیوایەت کردووە، وفاتی کردووە لە ئەسپەرێز کە 15 کیلۆمەتر لێرە دوورە. لەبەرەوە ئەو لە هەجیجە مێنێتەوە و لێرە لەگەڵ خەڵکی ئەم ناوچەیە ڕایەت و اینجا خەڵکی کە ئەزان ئەمە لە ئەولای پێغەمبەرە خەڵکی زۆر دەودێن و قەرەباڵغێکی زۆر لەم ناوە دروسە بێ. تەکیە و خانەقایەکی زۆر لێرە ئەکاتەوە و دەرز و دەور و علم و قوتابخانەیەکی گەورە لێرە دانێ و زانایانێکی زۆر لە بەردەسی سەی عەبدوڵای هەجیجە لێرە پەروەردەیە بن. لەبەرەوە ئەم پیاوە بێتە مەرکەزێکی علمی زۆر گەورە لە ناوچەی هەجیجە. ناوچەی هەجیجە بێتە قوتابخانەیەکی زۆر گەورە کە زاناکان و خەلیفەکان و موریدەکانی ئەم پیاوە بە ناوچەکانە بڵاوە بن و هەر لەسەر ڕێوڕەچەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەو شێوە. جا یەکێک لەو پیاوە گەورانە سەی ئیسماعیلی محەدیث کە باسمان کرد. سەی ئیسماعیلی محەدیث کە کوڕی ئیمام موسای کاظمە ئەبێ بە باوک و باپیری سەیدەکانی هەمەدان، دوایی کوڕەزاکانی ئەویان لە بەرزنجە شێخ عیسا و شێخ موسا لەوێ ئەو تەکیە و خانەقا گەورەکەنەوە و ئەوانە بن دووبارە جارێکی کە ئەبنەوە بە مەرکەزێکی علمی گەورە لە هەموو کوردستانە. بەڵام بەداخەوە ئەوەی کە من تێبینیەکەم ینی سەی عەبدوڵای کە لە کەیسە لە خزمەتیان لە هەجیج سەیرەکەی ئەمە مەرقەدەکەی زۆر لاوازە، من لەبەرەوەی کە مەرقەدێکی شتێکی باشی بۆ کراوە، بەڵام مەرقەدەکەی لاوازە و یعنی کورد اهتیمام نا بە گەورەکانی خۆی. بەڵام ئەوەی کە لە مەشهەدە کە ئیمام ڕەزایە ئەچی بۆ وێسەیەکەی گەورەترین مەرکەزی علمی لەوێ کراوەتەوە لە هیندستان و ئەفغانستان و ئێران و پاکستان و لە هەموو عالەمەوە ساڵەهای ساڵ ملیۆنەها خەڵک یەن بۆ گەشت و بۆ سەردانی ئەو شوێنانە بۆ پاراستنی ئەو شوێنانە و ڕێوڕەشەی خۆیان بەڕێوە بن. بەڵام لە کوردستانە سەیرەکەی لەبەر خاتی بەنداوێک مەرقەدی ئەم پیاوە ئاوا بچکۆلەیەکە هر مجد الهجيج واد عميق ذات أشجار كثيرة. هجيج بدوره قولن كدرختي زوري تيابو بيت.
ئیسا وەختێ تەواشای گوزەشتە ئەم منتەقەکەن واقعاً سدق پێداکا هەم شێوێکی قوڵە و هەم درەختی زۆرێکی بووە. بەڵام آخر ئەم پیاوە بەڕێزە حەجی زۆری کردووە، یعنی ئەڵێن لە حەجیژۆ هاتو گوایە لە حەجی زۆری کردووە، ئەو حەجیجە بووە بە حەجی دوایی. ئەمن ئەم قسانە ئەکەم بە سەنەدەوە یەکەم لە خزمەت جنابتا ئەمن مدارێکی 300 ساڵ لەمەوبەری ئەم منتەقە نەتەنیا حەجیج لە دەستما هەست بێژگە مەرحومی مام سەمەڵا کەریم کەلیمەی حەجیجی بۆ بەکار بردووە و ئەوە چۆ فەرمووە کە ئەم پیاوە چۆن حەجی فرێ کردووە یا حتاوتێ چون ئەم شوێنە بۆ منتەقەیە کوردستان و مەریوان و ئەوانە مەرکەز بۆ حاجی هاتوو لێرە جەمبوون چون بەرەخوار. بەڵێ هەجیج ئاوایەکە کە وا لە شارستانی پاوە کەوتووەتە لای ژووری شارستانی پاوەوە. هەجیج لە دوو بەش کەشەکانی لە دوو بەش تەشکیلەوە، بەشێکی ئەم بەرە بەشێکێکی ئەو بەرە چون ئێمە فرەتر زەویزارمان وا لەو بەرەوە هەوارەکانمان وان لەو بەرەوە شاخەکان ئەمە کە ئەچێ بەرەو ژوو بۆ نۆت شێخ قەدیم ئیسە بەرنەمەجا دەبێت پێژن گڵوە ئەم بەرزە پێژن تلە سوور ئەو ئەم تقریبان ئاوا ئەچێتە ئەم خواریە پێژن کەلۆ ئاسانێ ڕوبەڕوو وەرە تاوە درازە گێڵوان گۆنە ڕێزنە ئەمانە ڕێگەچیان واتیان دێهاتە نزیکان دەور بەرمانە ئەمە داریان وا لەو بەرمانەوە لە جنوب ئێران داریانە بچێتە ئەولاتەرەوە ئەسپەرێزە لەم لامانەوە ناوە ئەم قسمەتە ئەملاینچە ئێمە لەگەڵ نۆتشە و دەراجیج هاوساین بە مەرزی چۆ هەوایی 8 کیلومتر ئێمە تا مەرزی تەوێڵێ بێنمانەیە ئێمە دێهاتێکی مەرزین. ئاوایی هەجێژ ئاوایەکی زۆر کۆنە هەر بەم بۆنەوە هەمیشە جێگەی کۆبوونەوەی زانایانی گەورە بووە وەکو مامۆستا گەورە گەورەکان مشایخە گەورەکان لە منتەقا حاجیەکان مێرزاکان کەسانی زۆرتیا بووە. بۆ نمونە من لە خزمەتتان عەرزەکەم لە ئەماوایە پیاوی هەڵکەوتووە بە ناوی مامۆسا محەممەد جەسیمی هەجیجی کە نەوەی مەڵاجانڵای گەورەیە ئیسە من دواتر باسییان لەسەرەکەم کە مەلای هەجێج کێ بوون زۆر بوون ئەو مامۆسایە مامۆسایەکی زانا و گەورە بووە دوویانە کتێبی لێ بەجێماوە وەلی داخەکەم کتێبەکانی چاپ نەکراون و فەرتوت بوون مقداری ئەوڵ ئاخرەکان نییە. ئەو پیاوە لە علمی فەلەکیات ڕاضیات ئۆستۆرلابە دەستێکی یەکجار بەرزی بووە فرە زانا بووە حتا ئەمن ئیسەیج ئەگەر لە دەرەوە بۆیان تەواشامان کردایە ئاسارێکە ئەو پیاوە بە ناوی تەقویمی مسەوەر یعنی تەقویمی دیاری بۆ خەڵکی هەجێج دایناوە لەسەر شاخەکانەوە بەردی داناوە بە ئێستا گرۆری دروست کردووە ئەگەر ڕۆژێک لە پاڵی ئەو گرۆرە ئەم خۆرە نیشت چەندی مانگی و چ وەرزێکی لە ساڵێ لەم بەرەو بۆ خۆرهەڵاتن دانیاگە لەو بەرەوە بۆ خۆرنیشتن ئەمن لە بیرمە ئەو ڕیش شەرمگانە مابوون من چاوم پێکەوتون حتا ئەگەر بێت پرسیایە مەسەرەن زمسانە ئێمڕۆ چەندە ئێڕوانی بۆ کەژەکە خۆرەکە لەکوێ دانیشت ئێوەد ئەوەی کەوا مەڵا محەممەد جەسیم بە ئێمەی وتووە و نیشانی داوین ئێمڕۆ ڕۆژی ئەو نەساز هەر لە پشتی ئەمن مەرحومی مامۆستا سەعدەڵای هەجیجی میرزا سەعدەڵا کە شاعری بەرز و نووسەرێکی قەوی شاگردی یەکێ لە مامۆستا بەرزەکانی هەجیج بووە خەتاتیش بوو ئەی فەرموو مەڵا جەسیم ئەم بەردانی پشتی مەرخەی کۆسە هەجیجە ئەچوو خاکی ئاورد و ئێکوڵاند و نۆقرەی دێ ئەگرتن و نۆعێ قەرانە قەدیمی بووینی دەورە قاجار و دەورەی ڕەزاشا ئەم لە هەجیجا خۆی قاڵبی لێ ئەدان دیویکین ئەمن خۆی چمچاوان پێکەوتنەوە خرانە خرانە هەجیجی پێیانەوەت خرانە خڕە دیویکی ناوی شایەکی ئێران بوو پشتیی محەممەد جەسیم بوو نقرەیەکە خۆی پەس ئەو پیاوە مکتەشێفیج بووە یان شتی کەش کردە بەرحاڵ خەڵکی ئەم منتەقە بەڕاستی ساحیبی بیر بوون لە بناسازیە ئەگەر تەواشەی ئاوایەکەی هەجێج یا ما باقی ئاوایەکانی هەورامان بکەی ڕەنگی دەلاخەکان پەنجەرەکانیان دوو ڕەنگە یا سۆزە یا کەوەیە بۆ من ئەمە قسەی خۆمە ئێکەم ئەلعان بەحسی ڕەوانشناسی چی لەسەرە ڕەنگی کەوە ئارامش ئەرابەینی ئینسان بۆ ئەم دوو ڕەنگانی انتخاب کردی لە هەورامانە و بەتایبەت لە هەجیجا ئێمە بێژگە ئەم لەگرە ئاوایی ئیلمان هەست لۆ بەری چۆ بۆ بەرزایی شاو هەوارمانە زیارە چوەسە بەرزایی شاو ئاسمانی باش چاو پێکەوتووە هاتووەتە خوارۆ
ڕەنگی کەوەی ئاوەکەی شاپێکەوە دێ ڕەنگی کەوەدا لە زێنی پەنجەرەکانی یا دار و دیمەکەەکانی ڕەنگی کەوە و ئینێکی شاپێکەوە هەر ڕوانێسە بۆ ئەوبەرە و سەوزایە و خۆشە و گیاس و لەزەکی لێ بردێت سەوزیج ئیسە لە منتەقەی وەرامانە ئەو دوو ڕەنگە ڕەنگانێکن کە بۆ بیناسازی کامڵەن بەکاریانەوەن. هەجێج ماواکەی فەرەجیە شڕەن پێسە و فەرهادی ئادیج کۆدڕن فەرهاد کە لە هوڕ و سۆفی هەورامن ئەو جەبێستون ڕەنگیدارن فەرهاد پێی عەشقی مەجازیش کردن سۆفی قیامەت پەرێوش سەندەن بە کۆمەکی حەق فەردە فەریاد ڕەس بە پەنجەی نەخشین نوێڵی دووەگەز کەمەرە ڕەنگیدار توەنەر هەڕۆڵێ ئەشکاوان پەیڕای بەشان و خۆڵی